سڵای خۆی گەورەتان لەبێت چۆن خوێندکاران هیوادارم زۆر باش بن لە ڤیدیۆکی نوێ گەڕاینەوە لاتان. ڤیدیۆی ئەم جارەمان لەسەر پلانەرە، ئەو شتی کە دەمێکە چاوەڕێیەکەن کە بیکەم بە ڤیدیۆ یانیش بیکەم بە ڕێڵ یانیش لە ستۆریا دەیبنێم. بڵین پلانەری پێشووترمان کە دامان نەبوو لە پێیجی ئینستاگرامە مانگ زیاترە بۆ تقریبەن ئەوەش بێمان تەواو ببوو نەمابوو. ئیتر ئەزانم دەمێکە چاوەڕێ پلانەری تازەم، ئیتر الحەمدوللا ئەو پلانەری کە دەمێکە چاوەڕێین ئێستا پلانەرەکە تەواو بووە. جاسە پێم خۆش بوو بە شێوەیەکی خێرا بێت باسی پلانەرەکە بکەم و ناو پلانەرەکەتان بشام بزین پلانەرەکە لە چی پێکات و چۆن ئەتوانن سوودی لێ ببینن. باشە پێش هەموو شتێک ئەمە ڕووکاری دەروی پلانەرەکەیە، ناوی پلانەری خوێندکارە. باشە دواتر لاپەڕی یەکەمی نووسراوە ئەگەر لێتانەوە دیار بێت دەرباری من، لێرەیە ناوی خۆتان ئەنووسن، لێرە پۆلەکەتان، لێرە لە چ بڵین لقەیەکن، لێرە ناوی قوتابخانەکەتان، لێرە شتاتەمەندتان و زائدەن لێرە چیەک نووسن، لێرە ناوی مامۆستاکانتان ئەنووسن. باشە گریمانە چیتە پۆلێکی تازە کۆمەڵێ مامۆستای تازە بۆ نمونە دەرسان پێ ئەڵێت ئەمساڵ ناوی مامۆستاکەتان لێرە ئەنووسن و ئەو مامۆستایە چوانەیەکتان پێ ئەڵێ لە تەنیشتیا ئینووسن. باشە خەوڕێیان ئەمە چی؟ ئەمە ئەم بەشە. دوای بەشی داهاتووترمان لەسەر چییە؟ نامێک لە خۆمە بۆ ئەم ساڵی خوێندنم، واتە نامێک بۆ خۆت ئەنووسی لە خۆتەوە بۆ خۆت بەڵێن بە خۆت بۆ نمونە ئەم ساڵی خوێندنێ چۆن بێت، چ کارەماییەک فێر بیت، چ زمانێک فێر بیت، چ نمرەیەک بەدەست بهێنیت. ئیتر هەر شتێک بێ سەبارەت بێ بە وێگەاندنی خۆت، سەبارەت بێ بە قوتابخانە، باشە پەیوەندیت بێ لەگەڵ مامۆستاکانتە لەگەڵ هاوڕێکانتە بۆ شێوازە. پاشان ئەم لاپەڕەیەمان هەیە، لێرەیە شتەی ڕۆژانی وانەکانتە نووسیت، واتە بۆ نمونە ڕۆژانی شەممە چ وانەیەکی هەیە، ڕۆژانی یەکشەمە بۆ نمونە چ وانەیەکی هەیە لە خوارەوە ئەینووسیت. باشە گریمان لە ڕۆژێکە شەژوانت هەیە، ئەڵی جەدۆلی ڕۆژی شەمەم بەم شێوازی، یەکشەمەم بەم شێوازی تا ڕۆژی چەند تا ڕۆژی پێنجشەممە، هەرچەندە ڕۆژانی شەمەش داوامتانە بەس هەر ئەتوان خۆتان بنووسن لە ماڵەوە بۆ وەکو سەیکردنەکاری بێنن، وانی وەکو جەدۆلێکی سەیکردنەکاری بێنن. باشە دوایەوە چیمان هەیە؟ دوای دەسەکەین بە پلانی ڕۆژانەکەمان. ئەمە پلانی ڕۆژانەی خوێندکارە. باشە لێرە لە چی پێکاتوە؟ پێش هەموو شتێک ئەمە ڕووکارەکەیەتی ئەگەر جان لێتانەوە دیار بێت و تەڵەخ نەبێت. باشە لێرەیە ڕێکەوتەکە ئەنووسیت، ئەمڕۆ چەندی مانگە، یعنی ڕۆژەکە، مانگەکە، ساڵەکە. دوایەوە لیستی کارەکانی لێرەیە ئەنووسیت، ئەو کاتژمێرانی کە بڵین لە خەو هەڵەسیت لە بڵین بەشێکی بچووکە ئەینووسیت لێرەیە، یعنی هەتا و کاتانی کە ئەخەویت و لە تەنیشتیشا ئەو کارە ئەنجامێت کە گرنگە لە ڕۆژەکە. بۆ نمونە ساعت ئەڵی حەوت هەڵەسم لە خەو چیەکەم بڵین نانی بەیانی ئەخۆم، وەرزشێکەکەم، دواتر چمە قوتابخانە. بۆ نمونە ساعت 5 بانی هەڵەسم بڵین نوێژی بانی ئەنجامێم و لە دوای ئەوە بۆ نمونە زیکرەکانی بانی ئەخوێن و پاشان بڵین وەرزشێکەکە یان چوزان بەسەر شتێکە ئەچیتانێ پێداچنەوەی وانەکانی ئەو ڕۆژەتەکەی و بۆ شێوازش. لێرەشا بۆ نەتێبینی شتێک هەبێت ئەینووسی بۆ ناڵی ئەمڕۆ فڵان شت بوو نازانم، ئەنی شتێک بێتابێت بێ بە خۆتان، یا بۆ نمونە بڵێن بەیانی فڵان ئیمتیحانمان هەیە، بۆ نمونە دوو بەیانی فڵان ئیمتیحانمان هەیە. ئیتر ئەو شتانی کە تابێت بێ بە شتێکی بڵین شتێکی شخصی بێت تابێت بێ بە خۆت لێرە ئەینووسیت. پاشان لێرەیە لیستی کۆششی وانەکانم، واتە لێرەیە ئەوانانی کە پێویستەکە لەم ڕۆیە سعیان تیا بکەیت لێرە ئەینووسی، چ وانەیەکە چەند بەش داخڵە، بیرکاری لاپەڕە ئەوە بۆ ئەوە، فیزیا ئەوە بۆ ئەوە و بۆ شێوازش. دوایەوە چیمان هەیە؟ سێ لە گرنگترین کارەکانم هەیە. ڕەنگە تۆ لە ڕۆژەکەیە 10 بۆ 15 کارێ هەبێت کە ئەنجامی بیت، بۆ ناڵی کتێب بخوێنمەوانی سعی بکەم، نازانم بچم بۆ دەرەوە، بچم بۆ بازار، نازانم وەرزش بکەم، سعی لە نازانم لە وانی فڵانە بکەم، راپۆرتێ بنووسم، نازانم سعی لە کویزەکەیە بکەم، بڵین گوێ لە پۆدکاستێ بگرم، کتێبێکی دەنگی بخوێنمانەها کۆمەڵە شتێ هەیە. لێرە تۆ سێ لە گرنگترین کارەکان تەنووسی کە بە هیچ شێوەیە نابێت بیرێکی لەو ڕۆژەیە. بۆ نمونە سعی لە 5 وانە هەیە، با بڵین لەو 5 وانەیە بزانە سێ دانەی گرنگترینیان کامەیە، یعنی سێ دانە هەڵبژێرە لەو 5 وانەی کە ئەبێ سعیتیا بکەی، سێ دانیان هەڵبژێرە کە ئیلا ئەبێ سعیتیا بکەی، یعنی کاتێ هەبێ کاتێ نەبێ، نازانم نەخۆشبی چی بی ئیلا ئەبێ سعی لە وسیانەیە بکەی. ئۆکێ یعنی بێ سعی لە هەموویان بکەی گرنگە، بەڵام ئەمە بە شێوازێکە بۆی کار ئاسانی بۆ بکە کە سەی جەدۆلەکە تێکرد پلانی ڕۆژانەکە بزانین چ شتێک گرنگترینە تا بتوانانی کات بە فێڕۆنیت و لە شتە گرنگەکان و دەست پێ بکەی. بۆیە بەڕای من پڕکردنەوەی ئەم سێ خەڵە زۆر گرنگە. باشە هاوڕێیان دوایەوە لە ڕۆژەکە چەندێک ئاوە خۆی چاوانێ ئەوش گرنگە عینەشت بۆ ئەوەی کە سەلامەتی جەستە و ئەقڵمان بپارێزین پێویستمان بە خواردنەوەی بڕێکی زۆر لە ئاو هەیە. بۆ ئەمەش بۆی بیرمان نەچێت ئێمە لێرەیە ئێوەمان لە بیر نەکردووە بۆەوەی کە ئەو خاڵە گرنگەتان بیر نەچێت ئەتوانن بۆ نمونە
طبعا ئێوە کە دەفتەری پلانەرتان هەیە بێ هەموو ڕۆژە ئای چەند جاری سەری کەنەوانێ باشە و لێرەشە بۆ نمە چەند پەرداخ ئاب خۆتانێ سەحێکی لە ئیت بزانین لە ڕۆژە چاڵنجی خۆتێکی ئەتوانی 8 کوب ئاب خۆتانێ ئەتوانی 4 کوب ئاب خۆتەوە و بۆ شێوازێ ژیان 10 کوب یان زیاتر چەنێک دوای فێربوونی زمان عینێشت ئێمە وەکو مۆم هەمیشە حەز ناکەین تەنها گرنگی بین با ساییکردن لەسەر قوتابخانە بڵێش وا ساییکە و نازانم پرسەکانی مرێکی باش و بەرز بەدەستبێنی ئۆکی بەڵام لە پاڵیشە هەمیشە گرنگیمان نابا بابەتەکانی تری ژیان کە ئیسفادی لەکەن بۆ دوای پۆلی بڵین دوانزەتان بۆ دوای قۆناغی زانکۆتانی یەکێک لە شتێگرەکەەکانی تر چێ بریتە لە فێربوونی زمان باشە اینجا ئەڵێ چێڵی ئەمڕۆ مەسەلا فلان وشە لە زمانی فلان فێربووم ئەمڕۆ بۆ نە دەوشە لە زمانی ئینگلیزی فێربووم 15 وشە لە زمانی چینی فێربووم لێرە ئەینوسیت باشە لەم تێبینە ئەنووسی ئەتوانی چی بکەی ئەتوانی بەشێکی دابنی بۆ خوێنەوەی قورئانی پیرۆز بەشێکی دابنی بۆ بڵی لاپەڕەونە بۆ نەبێ بخوێنەوەوانێ بڵێ لە مەسەلە زمانی عەرەبی ئەبێت ئەمڕۆ دەوشە فێر بم سێری فلان کۆرسکەم فلان کۆرس وەربگرم گوێ لە فلان کتێبی دەنگی بگرم فلان کتێب خوێنەوەوانێ بۆ شێوازە ئەتوانن لە بەشی تێبینە ئیسفادە لەوە بکەن و لێرەشە نووسیمانە بیرۆکە بۆ کاتە بەچاڵەکانە چێکی یا کتێبی خوێنیتوانێ یا گوێ لە پۆدکاستێکەگری یاخود سری دۆکۆمنتاریەک ئەەکەی باشە و هەڵبەتە شتەکانی تریشمان چێ بێت یان بڵین ئەتوان چی بکەن ئەتوانن قورئانی پیرۆز بخوێنەوەوانێ خۆتان فێری تێجوید بکەن ئەتوانن بۆ نمونە چی بکەن یارمەتی دایکتان بن ئەتوان خواردنێک دروستکەن بۆ خۆتان شیرینێکی باش و بەسوود دروستکەن بۆ خۆتان و زائیدەن بۆ نمونە ژوورەکەتان پاک بکەنەوە کتێبێک بخوێنەوە گوێ لە پۆدکاسێ بگرن عینیشت باشە گوێ لە شیعرێک بگرن و بەم شێوازە باشە کاتە ئەتوانن ئەم شتانی کەوتم ئیسفادی لەکەم و کاتە بەچاڵەکانتان لە کاتی قوتابخانەیە و ئەم پلانەرە حەزم نەکە ڤیدیۆکەش درێژ بێتەوە باشە زۆر درێژ نەبێتەوە بەڵام ئیتر ئەم پلانەرە ئەتوان تا نزیکەی 3 بۆ 4 مانگ بەکاری بێنن یانی هەتا نیوەی ساڵ و دوای نیوەی ساڵیش تقریبا ئەتوان بەکاری بێنن باشە ئیتر ئەمەش ناوڕۆکی پلانەرەکە بوو هیوادار بەدڵتان بێت اینجا بۆ داواکردنی پلانەرەکە ئەتوانن لە ڤایبەر بێ لە واتساپ بێ لە تێلەگرام بێ لە تیکتۆک بێ اینجا لە ئینستاگرام بێت و ئێستش پێیجی فەیسبووکمان هەیە ئەتوان لێوش لایکمان بکەن لە فەیسبووک بێ عینێشت ئەتوان نامەمان بۆ بنێرن بۆچی بۆ داواکردنی پلانەرەکەمان باشە خوێندکاران ئێستاش هاتینە کۆتایی ڤیدیۆکە هەتا ڤیدیۆ داهاتووتر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ بێت